لە ڕێگەی بەرنامە و ستراتیژ و سیاسەتێکی نوێوە کە یەکێتی دەیەوێت بێ جیاوازی خزمەت بە گشتی و نوێژەکانی کۆمەڵگەی بکات، یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت هونەرمەندانیش بەشێکی گرنگ و بەرچاوی ئەو کاروانە بن کە یەکێتی لە دوای بەستنی کۆنگرەی چواری خۆیەوە شانی داوەتە بەر. بۆ ئەو مەبەستەش یەکێتی لە ڕێگەی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتەکانەوە دەیەوێت ئەو خزمەتە لە پێناو درێژەدان بە کاروانی هونەر لە پایتەختی ڕۆشنبیری و هەموو هونەرمەندان پێشکەشی بکات. بڕیارماندا کە دەست بکەین بە ئیش لەگەڵ هونەرمەندان بە تایبەتی بۆ ئێمە کە شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە پێویستی بەوە هەیە کە هونەرمەندانی سلێمانی گرنگجێکی زیاتریان پێ بدرێت، چ لە ڕێگەی وەزارەتی ڕۆشنبیریەوە کە پێویستە زیاتر گرنگیان پێ بداوە. ئێمەش وەکو یەکێتی نیشتیمانی بڕیارمامدا کە لەگەڵ هونەرمەندان بڕۆین و بەردەوام هونەرمەندان ببینین، ڕەنگە ماوەی داهاتوو هونەرمەندانی هەولێر، هونەرمەندانی کەرکووک، هونەرمەندانی دهۆک، هونەرمەندانی گەرمیان، بۆ ئەوەی بتوانین کە لەم وەزعی کە ئێستا هەیە بە تایبەتی هونەرمەندان زۆر حساسن، بزانین چی بۆ خەڵک بکەین و چی بۆ ئەوانیش بکەین. ئێمە بڕیارماندا کە بۆ داهاتوو خزمەتێکی باشتری هونەرمەندان بکەین و مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان باشتر لە جاران ئەچێتە ناو پرۆسەکەەوە بە بێگومان و ئەکەین حکوومەتیش باشتر لەوەی کە کردوێتی لا لە سلێمانی و لە هونەرمەندانی ئەم شارە بکاتەوە. ساڵانێکی زۆرە قەیرانی دارایی، کۆسپ و لەمپەری لە بەردەم جوڵە و کار و چالاکی و بەرهەمی هونەرمەندان لە تەواوی کوردستان دروست کردووە. هونەرمەندانیشی دەستە وەسان ڕاگرتووە لە گەیاندنی پەیام و بەرهەمی هونەریاندا. بۆیە یەکێتی بە مافێکی گەورە و پێویستیەکی دیکەی ڕۆژگارەکە دەزانێت هەرچی کراوە لێرە بەدواوە پاڵپشتی کار و بەرهەمی هونەری هونەرمەندان بکات تا ئەوانیش بتوانن خزمەتی زیاتر بە بوارەکەیان پێشکەش بکەن. یەکێتی دەیەوێت بە پێی بەرنامە و پلانێک دوایە کە گوێی لە سەرنج و ڕای هونەرمەندان گرتووە ئەوێت دامی کار و پرۆژە هونەرەکان لە شاری سلێمانی بکە کە ئەمە مای خۆشحاڵیە، هەم چالاکیەکانەکەوێتەوە گەڕ هەموو هونەرمەندەکانەکەونەوە کاری هونەری بۆی زیاتر پەرە بە هونەرەکەمان بین بە چیتر دوان نەکەوین، هەرکە کاری هونەریەکان ئەچێتە دواوە ئیتر ئەوانیش وەکو یەکێتی بەڵێنیان ناوەکە کارەکانمان بۆ جێبەجێکەن، ئیتر ئێمەش لەمە دووە کار و چالاکیەکان زیاتر بڕوات و بەرەو پێش بڕوات. هونەرمەندان لە ڕێگەی بەرهەم و کارە هونەریەکانیانەوە هەمیشە بەشێکی گەورە و دانەبڕاوی نێو کۆمەڵگە بوون. زۆر کاتیش هونەرمەندان لە ڕێگەی سرودە نیشتیمانیەکانیانەوە هەوێنی سەرخستنی شۆڕشەکان بوون و مینبەرێکی گەورەش بوون لە گەیاندنی دەنگی گەلان و باسکردن و گێڕانەوەی ئێش و ئازار و ناسۆری ڕۆژگار و ناساندنی ناسنامە و نەتەوە. بۆیە یەکێتی سوورە لەسەر ئەوەی هەرچی دەکرێت و هەرچی لە توانادا دەبێت هاوکاری و پاڵپشتی ئەم چینە زیندوەی کۆمەلگا بکرێت. گۆران سەید نووری، گەلی کوردستان، سلێمانی.